تەمەن هیچ ڕێگری ئەکات لە ئەنجامدانی نەشتەرگەری دڵ زیادی کەمن یا تەمەنێکی کەم؟ ئەمن گەورەترین نەخۆشە تا ئێستا کردم 87 ساڵە 87 ساڵم ئەمەلیات کردیە ئاخیر نەخۆشکە کردبووم و هەشتاش زۆر دەکەین مەسەن من دوونێ پێری نەخۆشمە بە 80 ساڵ 78 ساڵ 82 ساڵ کردیتم ناتەمە ڕێگر نییە نەخۆشەکە خۆی مەسەرەن هەندێک نەخۆشەیە مەسەرەن دەبینی نەشتەرگەری دڵ ئیسیفادە ناکاتن ئەوانەی کە دڵیان زۆر زەعیفە ئەوانەی کە عەزەڵەی دڵیان مەسەرەن دەبینی فحسەکەی زۆر جار دەکەین پێش عملیات پێ لە ڕەنین و نەخۆشەکەی دەکەین بزانین عەزەڵەی دڵی تا چ حەدێک ئیش دەکات بزانین عەزەڵەی دڵی ئیسیفادە لەو عملیاتەی ناکات لەسەر عیلاجی دادەنین نایکەین مەسەرەن چونکە تو ئیسیفادە نەکات لۆ بیکەی وەکو تەمەن نەخۆشەکە مەسەرەن یەکەم بتانی بە پەیام بڕوە مەسەرەن تو نەخۆشەکە لۆ دێ مەسەرەن عمری 80 ساڵە نەخۆشەکە دەڵێ دکتۆر وەڵی بەس دەستە ئەیبێ دەستە توالێتی و دێتەوە ناستە دەری نییە هەلو تشتری لەو نەخۆشەی دەکەی عیلاجی دەدەیە و تاو بەس نەخۆشێک مەسەن دەتانی دەستە دەری و دەستە فڕنی دەستە مزگەفتێ مەسەرەن هاتووی دەرێ دەکا ئەوە حەق خۆیتی تەواو مەسەر با عمری 85 ساڵی بەس مادەم لەسەر تاقەتی خۆی بی بتانی بستە دەری و حەزی لێیە مەسەرەن تا حەق خۆیتی میهرەبانی دڵسۆزی و لێزانی